ئەڵمانی و ئینگلیزی و نە بفرانسی ئام پەروەردیە خۆت خوازم بزمانی زگماکی نە بفارسی نە بەعەرەبی و نە بترکی زمانی ما زمانی کوردی بکن زمانێکی فەرمی بفەیلی گۆرانی جملکی سۆرانی کورمانجی هەر هەرم هەر دەبۆک هەر زەرابێکی بنویسێنم بخوێنم بفکرم بپێبن چ پێویستکێ بکەمش بۆ نازادیە زمانی من زمانی مە دبێژن ئەم هەبن یان نەبن زمانی مە دبێژن دبێژن ئەم کوردن ئێدی بەسە هەو دکارن چاندەمایی کار بکەن ئێدی بەسە دوێ ئەمێدی لێ خۆتی دەرکەبن لێژبۆڕە گەهاندنا بەژینا زمانێکی بۆ دژمنە بخۆست بمرێنن لێ ئەو بوو ژیان زمانی ما ناسنەما دیرۆ بۆ هەبوو نەمەیە